بسم الله الرحمن الرحيم. بني خوای گەورە میهرەبان بەخێراتن دەڵم بە ئێوەی بەڕێز و خۆشەویست زۆر بەخێرن. ئێمە خەڵکی پیرانشارین، مەرزنشینمان پێشەیە کاتی کرێکۆڵیمان هەبوو لەو کاناڵی ئەو بەری کارمان دەکرد. ئێستاش دەستخۆشی دەڵێن بە جەمهوری ئیسلامی و بە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو کاران بۆ ئێمە ڕەخساندووە و ئێمە دین لێرەکانە بژیوی ژیانی خۆمان بەڕێوە دەبین و نەفەری 10 کیلۆ 5 کیلۆ 10 کیلۆ هەتا 15 کیلۆی جار دەڕۆین. مثلا جەماعەتی لێرە کاسپێکی دەکا و ئەلحەمدولیلا ئەوەش وەزعیەتی خەڵکیەکە. زۆر خەڵکەی ئیجارە نشینە، زۆر خەڵکەی فەقیرە، بژیوی ژیانیان لەسەر ئێرەکانەیە. لە خوای گەورە بەزیاد بێ ئەمە زۆر پێشوکرین، لە خوای گەورە بەزیاد بن. ئەگەر ئەومان لێمان نەبڕن ئێمە زۆر پێشوکرین. ئێمە سپاسی خوای گەورە دەکەین کە ئەو کارە بۆ ئێمە ڕەخسەوە. ئێستا مەگە ئەو کارە نەبا دەبووە یەکچۆ با کارێ سەوان، یەکچۆ با کارگەر، یەکچۆ با کرێکۆڵە لە کرێکۆڵە دەکوژرا، یەکچۆ با قاچاغیە. بەڵام ئێستا بەهۆی کە ئێرەکانە هەیە جەماعەت دێت ئێرەکانە بژیوی ژیانی خۆی پەیدا دەکات، جا کەم یان زۆر. دەبێت سپاسی خوای گەورە بکەین، لە خوای گەورە بەزیاد بکە، کەم و زۆر شکر بۆ خوای گەورە. بەڵام لێرەکانە ڕا ئەمە پوشاکی دەبین، مەسەلە چای دەبین، نیسکافە دەبین، زۆر شتی وایە لێڕا دەبین. وەڵڵا بریزمان دەبەریش بریز لێرەکان ڕا قاچاغە ئاسایش ناڵێ برنجی ببین. وەڵڵا ئێمە بە پاسەپۆرت دێین، هەموو پاسپۆرتی خۆی پێ و هەموو ئەو مەرزنشینەوەی کە مەرزنشینی هەبێت و کاتی کۆڵبەری هەبێ و مەرزنشینی هەبێ ئەوە مەرزنشینی پارەی نادا. بەڵام ئەوەی کە مەرزنشینی نەبێ دەبێ ئەوڵ کەرتەکەی 470,000 تێرەکە، دوای 670,000 تێرەکە ئەو زەر دەڕوا بۆ سەرێک. لە پیرانشاری هاتوومە وەڵا ڕۆژ دێم کۆڵە دەبینەوە و دەنا لەوێ جێوری مزگەوتێمە. وەڵای ئەمە زۆرم پێخۆشە، مەمنونیانی نەو مەرزان کردوێتەوە دیاڵنانێکی بەرینەوە. جاران ناندێش 5 کیلو وەلحەن فەرماندار ئیجازەی داون ماڵی ئەوەدان بێ پێشێن لێ ناگرن. ئارێ وەڵڵا ئارێ وەڵڵای ڕۆژانە وەڵڵای زۆر دێ 400 500 600 نەفەرەوە. وەڵڵایە هەر ئەو پارسێ دەبین و دێنین و وەسایلی برقی و هەر سوودەی هەچی بێ، هەچی ئیجازات چیا بێ. ئێمە لە پیرانشار ڕاهاتوین بەس کاری کۆڵبەری دەکەین. خەڵکێکی زۆر لێرە مەشغوڵە بۆ کارەی، ڕۆژی وا 10 کیلۆ ڕۆژی وا 15 کیلۆی دەبن. بەرحاڵ بەشی بژێوی زندگی خۆیان پەیدا دەکرد. وەڵی زۆرتری چای دەبین. بەرحاڵ وەسایلیش جار ئیجازەمان پێ دەدەن و دەیبین. ئەو شتێکە ئێران بڵە جایزە بهێنن ئەوی دێنین، ئەو شتێکە بڵە جایزنێ نەهێنین. وەڵی سووتێکی نیە سووتەکەی چێ خۆ 400 من دەکەی 400 مەژ بەشم دیشکێکی ناکە هەدەشی دێەوە و ئەسن ئەزیشی چینە چێژشکی نیە. وەڵی لێر پوشاک دەبن، سابوون دەبن، شامپۆ دەبن، هەروە بێتەوە ئەزم بە ئەزورت چ دەبن، چای دەبن. چاکە باشە بەڵام ئەویش ئەشیان خراکی دەڵانکەش پۆلیویش نایدە. ئەرێ وڵای چاکە سرف دەبێ بەڵانی بۆ کۆڵبەرەکەی ئیسفادەی زۆر نییە، فەقەت بۆ تازەکان تازەکانیش هەموو مەنفعاتەکە بۆ تازەکانە.